الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع، ومن علم لا ينفع، ومن نفس لا تشبع، ومن دعاء لا يستجاب لها. آمين. بەردەوامین لەسەر شەرحی کتێبمان هەڵبژاردنی 222 گەوهەر و مرواری لە فەرموودەکانی هەردوو پێشەوە موسلیم و بوخاری. گەشتینە ژمارەی فەرموودەی ژمارە گەشتین بە فەرموودەی ژمارە 126. ناونیشانەکەی لە قیامەتدا هەر کەس لەگەڵ دۆست و خۆشەویستانی خۆیایە لە قیامەت یعنی لە ڕۆژی قیامەتە هەر کەسە لەگەڵ دۆست و خۆشەویستەکانیە ئەوێ. عن أبي موسى الأشعري رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال: المرء مع من أحب. إمام بخاري جمارة 6107 وإمام مسلم لجمارة 2641 أم فرمايشتمان بو أجرنوا. واتهر كسي للرجي قيامتها لقل خوشويستان ودوستاني خويايتي. جاء إنسان باب زانيكي كاتا دوست. أجر كسي بكيت دوست جهنمي بي خود آمادك لقيامتها لقل أهل جهنم بي. ئەگەر کەسێکت کرد بێتە دۆست و خۆشەویست بەهەشتی بێ ئینشاء الله تۆش بەهەشتی ئەبی و لەگەڵ ئەوابی. جا من ترازوویەکی عەجیبە، یعنی هی قبول ناکە، مساوامە قبول ناکات. تۆ حەزەکەی بەهەشتی بی دەبکەوە لەگەڵ ئەهلی بەهەشتا، ئەوانت خۆش بێ، دۆسایەتی ئەوان بکە، پشتیوانی ئەوان بکە، لەگەڵ ئەوانە بە. ئەگەر حەزی شەکەی پێچەوانەکەی بە کەیفی خۆتە، اختیاری، لا ئیکراهە فی الدین. لە دینە زۆرە ملێ نییە، هەر کەسێ حڕ و ئازادە، چی هەڵەبژێرێ بۆ خۆی هەڵبژێرێ، بەس بزانە نەتیجەکەی ئاوایە، بزانە کۆتایەکەی ئاوایە. بەوەیە کە ئەگەر تۆ لەگەڵ ئەهلی بەهەشتا هاوڕێتی بکەی، دۆستایەتی بکەی، خۆشەویستی بکەی، طبعاً های لەگەڵ ئەوانە. و ئەگەر لەگەڵ ئەهلی جەهەنەمیشە های لەگەڵ ئەهلی جەهەنەمە. ئیتر ناکرێ، ناشێ بڵێ وەڵا کاکە من حەز لە بەهەشت دەکەم بەڵام دۆستایەتی و خۆشەویستیم بۆ کێیە؟ بۆ کابرایەکی جەهەنەمیە. ناکرێ، بە خۆتە خەڵەتێنی، ئەمە خۆتە خەڵەتێنی. لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله. عاسيكم چەند ئاەتەکە واضحە، چەند ئاەتەکە واضحە. خوای تەعالە ئەفەرمێ نابینیتەوە کەسانێک هەبن لا تجد قوما ئیمانیان هەبێ بەخوا و بە ڕۆژی قیامەت لەو لاشەوە بڕۆن دۆسایەتی کێ بکەن؟ دۆسایەتی کەسێ بکەن دژایەتی خواکە. ئەخر چۆن ئەوێ؟ یعنی چۆن ئەبێ من ئێستا دۆستی کەسێ بم ئەو دوژمنی خوا بێ؟ ناکرێت. فەرموودەی ژمارە 127 ناونیشانەکەی پێغەمبەری خوداش صلی الله عليه وسلم نازانێ کەی قیامەت ئەتێ. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم نازانێ کەی قیامەتە، بەڵام نیشانەکانی پێوتراوە، نیشانەکانی قیامەتی پێوتراوە، بەڵام نازانێ کەی دێ. ئیتر ئەو قسانە هیچ معنایەکی نییە. خەڵکانێک ئەڵێن وەڵا لە 2000 ئەوەنە قیامەت دێ و 2000 ئەوەنە نازام. ساڵی 2000 دنیایە نا لە یەکوتیان قیامەتە، قیامەتیش نەبوو. لەخوا زیاتر کەس نازانێ، بەڵام نیشانەکانی جاری وا هەیە علاماتن لەسەر نزیک بوونەوەی قیامەت. عن أنس رضي الله عنه أن أعرابيا قال لرسول الله صلى الله عليه وسلم: متى الساعة؟ أنس أجرته وفرمي كابرايكي خلقي بيابان نشين خلقي داشت
هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا قیامەت کەیە؟ قال رسول الله صلى الله عليه وسلم ما أعددت لها. جوابی نەداوە قیامەت کەیە، چونکە ئەو هەر پێویستیشی بەوە نییە قیامەت کەیتێ. یعنی ئەگەر ئەم پرسیارە وەڵامەکەی پێویستی بکردایە خوا لە قورئانە باسێک. من زۆر سەیرم دێ خەڵکانێک هەیە ئەڕۆن بە دوای شتێلێکە ئەگەڕێن خوا و پێغەمبەری خوا باسییان نەکردووە، ئەڕوان بە دوای ئەوانە ئەگەڕێن. بۆ نمونە کابرا ئەگەڕێ باسی ئەصحاب الکهفمان بۆکە، خوا نەیفەرمووە ئەصحاب الکهف ناویان چییە، ئەم ئەڕوا ئەگەڕێ بزانن ناو ئەوانە ئەصحاب الکهف ناوەکانیان چییە. خوا نەیفەرمووە سەگەکەیان ناوی چییە، ئەوە ڕوا ئەگەڕێ بزان سەگەکەی ئەصحاب الکهف ناوی چییە. ئێمە کەی مشکلەیە؟ ئەوەندەی کە پێویست بێ خوا لە قورئانە بۆ من و تۆ باسی کردووە، غەیری ئەوە خۆتی پێوە مەشغوڵ مەکە، غەیری ئەوە خۆتی پێوە مەشغوڵ مەکە. ئەگەر قیامەت زانینی ڕۆژەکەی کە کەی هەڵئەسێ ئیسفادەی هەبوایە بۆ من و تۆی مسلمان، خوا باسیە کرد. کە ئیسفادەی نەبوو کابرا پرسیار لە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم کەی قیامەت دێ مەتە الساعە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی با بۆ بارێکی تر ئەفەرمێ ئەی تۆ چیت بۆ قیامەت ئامادە کردووە؟ ما أعددت لها. ئەوە مهمە. ئیسا من بزانم بەیانی قیامەتێکە خۆم بۆی ئامادە نەکرد بێ سوودی نییە. نەیزانم کەیتێ مادام خۆمم بۆی ئامادە کردووە، ئەوە مهمە. کە کاتێک کابرا وای وت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا جوابی دایەوە، پاشان کابرا وتی چیم بۆی ئامادە کردووە؟ والله قال حب الله ورسوله. فەرمووی خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی قال أنت مع من أحببت. خۆشەویستی خوا و پێغەمبەرت بۆی ئامادە کردووە، دەی تۆ لەگەڵ ئەو کەسەیە کە خۆشتەوێ، لە قیامەتە لەگەڵ کەسێکای کە خۆشتەوێ. ئیمامی بوخاری ژمارە 3688 و ئیمامی مسلمیش لە ژمارە 2639 ئەم حەدیثە ئەگەڕنەوە. ئەم لەفزە لەفزی ئیمامی مسلمە، لەفزەکەی تریش هاتووە یعنی بە لەفزێکی تر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ما أعددت، إن کابراوتی ما أعددت لها من كثير صوم ولا صلاة ولا صدقة ولكني أحب الله ورسوله. كابراوتي والله أي راسك أي پیغمبری خوا من ننوێژێکی زۆرم ئامادە کردووە، نە ڕۆژوێکی زۆر، نەش خێر و سەدەقەیەکی زۆر، قەزی سونەتە. ئەگینا ئەگەر فەرزەکانی ئامادە نەکرد بێ ئیتر ئەو مسلمان نییە. یعنی کابرا ئەگەر نوێژی نەکرد بێ یعنی مسلمان نییە. بەڵام ئەم باسی نوێژی سنت ئەکا، باسی ڕۆژووی سنت ئەکا، باسی خێر و سەدەقاتی سنت ئەکا، ئەڵێ زۆرم بۆی ئامادە نەکردووە، هەر فەرزەکانم کردووە و ئاوا. بەڵام یەک شتێکەیە دڵم پێی خۆشە، ئەویش ئەوەیە خوا و پێغەمبەری خوام خۆشەوێ. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمووی دەی تۆ لەگەڵ ئەو کەسەیە کە خۆشتەوێ لە قیامەت، لەگەڵ خۆشەویستانی خوان. من وا ئەزانم یەکێک لە عیبادەتە هەرە گەورەکان بەپێی ئەو حەدیثانەی کە چەند ڕۆژێکە ئێمە باسی لێ ئەەکەین، حەدیثی ئەنساریەکان، ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسی ئەنساری خۆش بێ خوا خۆشیەوێ، هەر کەسی قینی لە ئەنسار بێ خوا قینی لێیەتی. و ئەحادیثی تریشمان زۆرە لەم بارەوە. ئەم دوو حەدیثەشە کە ئێستا عەرزمان کردن ئەمە چی دەرەخا؟ ئەوە دەرەخا کە خۆشەویستی بەشێکە لە عیبادەت، بەڵکو یەکێکە لە گرنگترین عیبادەتەکان. خۆشەویستی یعنی تۆ خوات خۆشەوێ ئەمە گاڵتە نییە، تۆ پێغەمبەرت خۆشەوێ ئەمە گاڵتە نییە، تۆ ئەسحابە و پیاو چاکانت خۆشەوێ ئەمە گاڵتە نییە. ئەمە لە ڕۆژی قیامەتە فریاتەکەوێ، شانازی پێوە بکە، دڵت پێوە خۆش بێ. تۆ ئەگەر خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا نەبێت چی تۆی گەیاندۆتە ئەم شوێنە؟ تۆ ئەگەر مسلمانانت خۆش نەوێت تااقەتت نییە پاڵ بدەیتە پاڵیانەوە لە کاتی نوێشکردنە، حەزەکەی نەی بۆ مزگەوت، حەزەکەی دوور بی لێیانەوە. دەی ئەمە عیبادەتێکی گەورەیە، دڵتان پێی خۆش بێ، لە ڕۆژی قیامەتە فریاتانەکەوێ بەڕاستی. فرمودەی ژمارە 128 ناونیشانەکەی مافی خودا لەسەر بەندەکانی و مافی بەندەکانیشی لەسەری، ینی لەسەر خودا. مافی خوا چییە لەسەر بەندەکان؟ مافی بەندەکانی چییە لەسەر خوا؟ عن معاذ بن جبل رضي الله عنه قال كنت ردف النبي صلى الله عليه وسلم على حمار فقال يا معاذ هل تدري ما حق الله على العباد وما حق العباد على الله؟ ئەفەرمێ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر گوێدرێژێک سەرکەوتوو بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی وتم معاذ ئایا ئەزانی
حقي خوا لسر بندكاني تشيه وحقي بندكاني لسر خوا تشيه قلت الله ورسوله أعلم وتم والله خوف يا غمري خوا باشتري لي أزانا من راسي نازانا قال فإن حق الله على العباد أن يعبدوه ولا يشركوا به شيئا وحق العباد على الله أن لا يعذب من لا يشرك به شيئا فرموي حقي بندك حقي خدا لسر بندكاني اويك كاتي اي پرستن هیچ هاوبشێکی بۆ بڕیار نەدەن یعنی خوا بپەرستە و هاوبەشی بۆ بڕیار مەدە شەریکی بۆ بڕیار مەدە کەس مەکە بە هاوتای لە عیبادەتە و حەقی تۆیش وەکو بەندە لەسەر خدا چییە ئەوەیە ئەگەر تۆ پەرست خودات پەرست شەریکت بۆی قەرار نەدا خدا ئەتخاتە بەهەشتەوە یعنی خوا تۆ ئەخاتە ناو بەهەشتەوە لەسەر ئەوەی شەریکت بۆی قەرار نەداوە إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء الله منیش ئەم قسە زۆر لام خۆش بوو ڕاستیەکەی مژدەیەکی زۆر خۆشە یعنی تۆ ئەگەر شەریک بۆ خوا قەرار نەدەی خوا بتخاتە باشتەوە مژدەیەکی زۆر زۆر خۆشە بۆیە ئەڵێ فقلت يا رسول الله أفلا أبشر الناس ئەی پێغەمبەری خوا ئەم مژدەیە نەگەێنمە خەڵکی فەرمووی لا تبشرهم فيتكلوا فەرمووی مژدەیان پێمەدە چونکە خەڵک هەر تۆ وتت پیان ئیتر ئەوان سار دەبنەوە لە عیبادەتکردن ئەڵێن ئێمە مادام شەریک بۆ خوا قەرار نادەین خوامان خاتە باشتەوە ئیتر ساردیان تو ڕوتیەکە لەبەر ئەوە مژدەیان پێمەدە جا ئەڵێ معاذ بۆیە ئەم حەدیسەی باس کرد لە سەرەمەرگا باسی کرد ترسا ئەمانەتێکی پێغەمبەری لەلایەن نەیگەیاندە بێ لەبەر ئەوە لە ترسا ئەم حەدیثەی باس کرد ئەگینا هەتا ئاخری تەمەنی ئەم حەدیثەی نەگێڕایەوە حەدیثەکە ئیمامی بوخاری ئەیگێڕێتەوە ژمارە 2856 و ئیمامی مسلم لە ژمارە 30 ئەم حەدیثە چیمان بۆ دەرەخا ئەومان بۆ دەرەخا کە تەوحیدی خوا یەک تاپەرستی خوا یەک خوداناسی گرنگترین مەسائلەکانی دینە هەرچی پێغەمبەرەکان هەیە هەمووی هاتون بۆ ئەو مەبەستە ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت هرچی أمت هەیە ئێمە پێغەمبەرمان بۆی ناردووە ئەمە مەبەستە عنوان و شعارنا يعني پێغەمبەرایەتی هەموو پێغەمبەرەکان ئەمە بووە أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت خوا بپەرستن و شەریکی بۆ قەرار مەدەن هیچ کەسێ مەکەنە شەریکی خوا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت أن يعبدوا الله يعني لا إله واجتنبوا الطاغوت يعني لا إله يعني دور كرو لطاغوت لا عبادتي غير إخوة إلا الله يعني اعبدوا الله يعني أما بيامي قشت بيغمرة كان يعني بيغمرة كان بيش همو إصلاح عقيدان كردوا أقر عقيدة إصلاح نكري براي نشتكاني ترسو دينية يعني إسا أقر إمام كوملغايك من دروس كرد أم كوملغاي إما دزيت يعني بي گەندەڵیت یانە بێ نازانم چی ئەمانەی یانە بێ وەکو سویدی پێ بێ وەکو سویسرای پێ بێ بۆ دنیا زۆر باشە بۆ دنیا زۆر باشە بەڵام بۆ قیامەتت سوودی نییە مادام تەوحیدی یانە بێ بەڵام ئەگەر تو تەوحیدەکەت دروست کرد قیامەتەکەت زەمان کردووە پاشان بەو تەوحیدە ئەخلاقی خەڵک ڕاستکەرەوە براین ئەم مزگەوتە ئەگەر ئەساسەکەی قایم بێ بنەچەکەی قایم بێ چەندیە بنەچەکەی قایم بێت تۆ قاتی لەسەر دروستکەوە بێترس بەس ئەگەر تۆ لەسەر دیوا لەسەر ئەم عەرزە کردوێتت والله قاتی دووەمیش هەر حالە خەتەریاتە احتیمالێ لە هەر دەقەیەکا بێ بوومەلەرزەیەک لێمان گشتمان تیا بچینەوە بەس ئەگەر بنەڕەتەکەی ئەساسەکەی قایم بێ بنتەمەڵەکەی قایم بێ ئەوە ئیتر هەرچی لەسەر دروستەکەی ترست نییە ئەگەر عەقیدەت تەواو بێ هەرچی لەسەر دروستکە تۆ ناترسی بەس ئەگەر عەقیدە نەما تەواو فرمودەی 129 دەوڵەمەندی ڕاستەقینە ئەوەیە دڵی دەوڵەمەند بێ دڵ و دەرونی دەوڵەمەند بێ عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال ليس الغنى عن كثرة العرض ولكن الغنى غنى النفس بخاري 6446 ومسلميش 1051 براسي دولماني أو نية كإنسان باري زور به دولمان أو نية سياري باشتها به خانوي زورتها به
ئێستا حالیان ئێستا کە هاتم گوێم لە ئافرەتێک بوو پرسیارێک کرد لە یەکێک لە مامۆستایەک پرسیارێک کرد وتی من لەخوا بەزیابێ شوم کردووە و مێردم هەیە و ماڵێ باشمان هەیە و خانومان هەیە و معاش و موچەی چاکمان هەیە و ئەمانەمان هەمووی هەیە بەس عادەتێکی زۆر خراپم هەیە هەر لە مناڵیەوە ئەم عادەتەم گرتووە بەهۆی ئەو عادەتەوە من جاری وایە یەک دانە ساڵ تێکەڵی خەڵک ناکەم یەک دانە ساڵ تێکەڵی خەڵک ناکەم لە ترس ئەم عادەتە هەر کاتێ تێکەڵی خەڵک ببەم من تووشی ئەو گوناحە گەورەیە دێم مامۆساکەش وتی گوناحەکەت چییە ئیتر ئەوی شەر باسیە کردومانە باز گوناحەکەی نەکرد وتی یعنی تۆ عیلاقاتی ناشەرعیت هەیە یعنی مثلا لە پشت مێردەکەتەوە ڕۆی لە ژێرۆ خیانەت لە مێردەکەتە کردی نەوەڵڵا نەوەڵڵا نا تۆ غەڵەت توی بۆ مەوزوعەکە وتی ئەی چییە وتی وەڵڵا دزیەکەم وتی خۆم پێ ناگیرە جاری وایە ئەو شتێک کە ئەی دزمیش وتی ئەزانم پێویستم پێ نییە ئەزانم کا وتی لەوە دەفڕێدم بە حرامی شێزان سبحان الله ئەگەر دڵ و دەروون تێر نەبوو براینا ئەگەر ئەم دنیا هەمووی مڵکی تۆ بێ سوودی نییە ئەم دنیا هەمووی تۆ بێ سوودی نییە بەڵام ئەگەر دڵ و دەروونت تێر بوو خۆشەویستەکانم ئیتر شتەکانی تر ئاسانە بێتەوە ئیتر بارەکانی تر سووکە بێتەوە ئیتر ئەگەر لە لایەکی شۆ نوقسانیت هەبێ تو ئەڵێ ئینشاءالله خوای گەورە دەبرێکە ئیتر دڵفراوان ئەبی ئیتر هەستەکەی تۆ دائیمەن خوایەک هەیە خاوەنی تۆیە و خاوەنی ئەو خەڵکەیە و خۆخوا سەری دروست کرد ڕزقی شێدا خوا سەری دروست کرد ڕزقی شێدا واجبی کردووە لەسەر خۆی خوای تەعالی ئەفەرمێت کە خەڵقتم کرد ڕزقی شەدەم واجبی کردووە لەسەر خۆی کە خەڵقتی کرد ڕزقتیش بدا ئیتر بۆ ترسی بەڵام هەیە دائیمەن ئەترسێ دەوڵەمەندیشە بەس هەر ئەترسێ خەڵکێ يعني زۆری هەیە زۆری هەیە بەس هەر ئەترسێ بەسم ئاوایە ئیشەکانی خوای گەورە ئاوایە آخر حديثمان 130 دستي سروا دائما شاكتر لدستي جيروا عن حكيم بن حزام رضي الله عنه قال أن النبي صلى الله عليه وسلم قال اليد العليا خير من اليد السفلى وابدأ بمن تعول وخير الصدقة ما كان عن ظهر غنى ومن يستعفف يعفه الله ومن يستغني يغنيه الله حديثك إمام بخاري 1420 وإمام مسلم 1034 أم حديثا جرنا پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرموویەتی دائما دەستی سەرەوە لە دەستی خوارەوە باشترە یعنی ئینسان کاسبی بکە و پارە دەرکا و ببەخشی نەک دەستپانەوە کاتۆ سوال بکە یعنی عیبە ئینسان سوال بکە عیبە ئینسانی مسلمان سوال بکە یعنی چەند ناشرینە چەند شوورەیە کابرا خەڵک نوێژەکە حالە عیبادەتەوە لە تاعەتە سلام داتو تو نالي سلامي دوم بديتو يكتا دا ابر بكنا فريام من لايران واتم اي كوركاكا ايران يك ولاتي قوريه سي اوني ام عراق تاني هشت اوني ام كردستان تاني بلكو شانزه اوني ام كردستان تاني اي قينا لولا تقوريه دولة من نما تو اجيت الصمود لايمن سؤالكي اي اگر بياركي رازقويتو فقير حالي اي خو اولاتك وانا يسمن اجر فقير حال بم يوا ازان من فقير حال يترك من رويشتم لمزقوتي ما موسى هادي سوالم كرت كوابو من درو الزنم الرمل لا بو اوي خلقنا من ناسيته اجينا خلقي ام قركا فقير كان يقرق ازانن ويارمتي ادن وزكاه يدن وخلق بدواي خلقي كاغرز بيمشي بزكاه اي كابرا يعني ما تسي سوال شلون انسان ذليلك بويا پیغمبر خدا صلی الله علیه و فرمود دستی سرەوە دائما لە دەستی خوارەوە باشترە حتى ئەو کەسە کە براتیش بێت دەستی لێپان مەکەرەوە عیبە ئینسان دەستپان کاتەوە ئیمامی عومەر بیبینایە خەڵ لە مزگەوتە هەڵاژیا و ڕاکشیاوەمانە یەک چتو لە دارێکی بەیان هەڵە کرد و بەناویانە کەوتە نایان گەورە بوو چگێداوە بەردار بڕۆن کاسبی بکەن عیبە دانیشتن ناو مزگەوتە مەگەر لە ڕەمەزانانە و لە شەوانی دەشەوەکەیە ئەگینا ممنوع بوو کەس لە مزگەوتە بمێنێتەوە تەمەڵ دانشێ خەریکی دەست پانەکاتۆ دەمدا چەقێنێ وەک ڕەجەب بیکەنە ناو دەمیەوە شتی وا چۆن نەبێ ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی
کاتێ خێریشەکەی یەکەم کەس کە خێری پێەکەی کەسەکانی خۆت ژنەکەت لە هەموو کەسێەوە بەرترە، دایک و باوکت لەسەرەوەی هەمووانە، مناڵەکانت کچ و کوڕەکانت لەسەرەوەی هەمووانن. ئەمانە تا ئەمانە وەستا بێتن و احتیاج بن دروست نییە پارە بێنی بیدەتە یەکێتر. وابدأ بمن تعول. ئەمانە نەمان احتیاجیان پێویستیان پێی نەما ئینجا بیر لە خەڵکی تر بکەرەوە. معقول نییە کابرا عیمارەیەکی لێداوە هەڵهەڵەی ئاسمانەوە تێگەی سەیرەکەی کوڕەکەی لەو لاوە ڕاست تیکەیەنان نییە بیخوا والله حەزان یعنی معقولە من هەم بێ لە مناڵەکەم زەلیل بێ لەم کچەکەم زەلیل بێ والله عیبە والله ئیت توخوا پارە قیمەتی چی توخوا پارە چی سوودێکی والله پارە ئەگەر سەربەرزت نەکا و ماڵ و مناڵت سەربەرز نەکا بۆ ئەوە باشە نییە هەر وەل پارەکە ئاگرت تێبەردەی پارە چییە نازانم پارە کاتێ خۆشە من ئیستمتاعی پێوە بکەم لە دنیا مناڵەکانم سەربەرز بن ژنەکەم زەلیل نەبێ ئەبێ ئێمە هەوڵ بدەین ئەو پارە بەکاری بێنین بۆ شتی چاکە بۆ ڕێگای چاکە خەڵکەیە مەسەن بڕێ کچی هەیە و بڕێ کوڕی هەیە بڕێ کچی هەیە و بڕێ کوڕی هەیە کوڕەکانی جیایش بوونەتەوە ماڵیشیان جیایە هەر بە کەیفی خۆیان لەو ماڵە سەرفەکەن و لەو پارە ئەبەن و لە باوکی وەرەگرنەمانە کچەکانیش خۆی مردنە لە برسا بۆیان نییە بێن لەو ماڵە شتێک بکەن دووسێ ئەم نەکبەتیەکە ئەی باشە بەیانی لێ قەومێ کچەکانی بەکاری تێن ئەی باشە کچ و کوڕ فەرقی چییە سەلامی ئەوان بیستومەتەوە توێتی ئەو خانمە بۆ کچەکانم سێ و چوار کچێ و توێتی ئەم خانمە دانم بۆ کچەکانم کوڕەکانی جارێکان مەسەن بۆ منە ئین بوو دابڕۆ ئێمە ئیدەینە زاوای نازانم چی بیدەینە زاوای نازانم چی ئێکاکە خۆتیش بەیانی ژنێکە تێری کچی خەڵکە ئەی خۆتیش کچ ینی هەروە بووە دنیا وەرەسەی باوک بۆ کوڕ و کچ ماوەت ینی دنیا هەروە و شێوە بووە هی ئەمەڕۆ بۆ ئەو هی ئەگەر وان نەوێ پارە هەر لای کۆمەڵی خەڵکەوە بێتەوە ئیتر مەبەستم ئەوەیە کە پارە بۆتە باوک بۆتە دایک بۆتە برا بۆتە خوشک بۆتە هەموو کەسێکی ئێمە لا حول ولا قوة إلا بالله. أمجا پیغمبر صلى الله عليه وسلم فرمي باشترين صدقة أويا إنسان هيبي وبيكا باشترين صدقة أويا عن ظهر غنابه يعني شي عن ظهر غنابه يعني كاتي هدبي وبيكي أجر من على كانوا جنكد لبرسا مرد بيتن كعكتو أروي سلطنتكيتو أروي يعني مثلا بون من لا كوريا كايان لا فيستيفال كايان لا هينيا كاكا ومن دقلا ادم او بينجلا ادم او دسكي ببياوتي من على كان يشد لملا احتياج يعني للراسيه اما باش نيه قيتشيكا خير بك بلام اگر تو من على كانت فيري دزيبو بيتنو فيري رقاي خراب بيتن لبروي تو يارمتي انا دي لولا روي بياوتي كي امشتيكي خراب ومن يستعفف هر کەسێک ئەگەر نەیبوو خۆی بگرێتەوە و سوال نەکا تا خوای تەعالا دەروی دڵی مسلمانێکی بۆ گۆ یعنی جاری وایە تو خوا دڵ ئەگۆڕێ براینە جاری وایە چیرۆکێک ئەگێڕنەوە چیرۆکێکی زۆر خۆشە ئەڵێ پیاوێک قەرزارە بێ قەرزاریەکی زۆری دێتە سەر ئیتر جاری وای شێ خوا ناینێرێ ڕزقەکە نانێرێ و قەرزارە بیت و بارت تابێ قورسە بێ خاوەن قەرز ئەیبا بۆ لای حاکم بۆ لای قازی شکاتی لێەکە کە ئەیباتە لای قازی ئەمە طبعا قسەیەکی حەقیقیە لە زمانی پێشوە ڕوویداوە ئەیبا بۆ لای قازی دوای ئەوە داوای لێکاڵ ئێمە پارەکە بدەیتەوە ئەڵێ وەڵڵا نیمە و ئەمانە و پارەکەش زۆرە و ئەمانە ئەڵێ وەڵڵا سجن تەکەم ئەگەر نەبێت سجن تەکەم ئەمیش ڕجاو تکە ئەڵێ قوربان خۆ من ماڵەکەم دیارە و شوێنەکەم دیارە و من ئەگەر ڕام بکردایە زوو ڕامەکرد سبەی دێمەوە خزمەتتان لێرە سەژم بەس با ئەمشەو بڕۆم هەوەسێت و تەرتیباتی خۆم هەیە لە ماڵەوە بیکەم و دێمەوە و ئەمانە حاکم ئەڵێ بەچی زەمانەتێت چۆن بزانم تێیتەوە ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کەمە وەکیل پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکیلمە
ئەڵێ مادام پێغەمبەر وەکیل دەبڕ کابرا ڕات و بمەڵ موقفەکە زۆر سەختە لەگەڵ ژنەکەی هاتاوتوێ ئەکەن و حاڵی خۆی بۆ ژنەکەی باسەکا و ژنەکەش ئەڵێ مادام پێغەمبەرت کردوتە وەکیل ئینشاءالله خوا ڕەحمەکە با ئەم شەو هەتا بەیانی نەخەوین شەو نوێژی ئەکەین و سڵاواتت دێنە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەتا بەیانی سەڵاواتت دێنە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش بەیانی خەوی لێ یەکەوێ کابرا بەدەم هینەکەی لە خەوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دێتە خەوی پێ ئەڵێ فڵانە کەس بۆ بێتاقەتی و من ئەمشەڵێ پێغەمبەری خوا وەزعەکەم ئاوایە ئەویشەڵێ بە کابرا بەیانی ئەگەر ڕۆیتەوە بەلای قازی پێی بڵێ با قازی خۆی پارەکەت بۆ دەفع بکە با قازی خۆی پارەکەت بۆ دەفع بکە ئەگەر وتی چۆن بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی وت شایەتی ئەوە و ئەوە ئاوای ئەمیشە چێتەوە بەیانی بەلای قازی و بە قازی ئەڵێ ئاوا بووە طبعا سبحان الله قازي او ناو نشانه كايدا قازي بالفعل يعني وكو خويتي وكو شون ديار قازي ذكري كي تايبتي خوي هبوا ناو نشانه او يبون من اول صلواتي داوا شوانه لسر پیغمبري خاص صلى الله عليه وسلم بي الله امشو بو ناو نشانه صلواتك تبير شو نداوا تري اكثر تسليم به قازی خۆی بۆی دەفعەکە لە هەمان کاتا کابرای خاوەن قەرزیش خەو ئەبینێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چێتە خەوی داوای لێ یەکا کەوا پەلی نەسێنێتەوە على العموم قەرزەکەی لە کۆڵە بێتەوە و ئەو پارەیش کە قەرارە قازی بیداتە حەق قەرزەکەیە طبعا ئەم عەفی کردووە قازی ئەیداتە کابرا بۆ خۆی ئەڵێ ئەویش بە بۆ ماڵ و مناڵە سەرفیکە خۆشەویستەکانم خوا خاوەنی ئەرز و ئاسمانە خوا کەسی لەبیر ناچی عەبدەکانی خۆی لەبیر ناچی ئەگەر ئێمە لەگەڵ خوایە ڕاست بکەین ئەگەر ئێمە لەگەڵ خوایە بینی خۆمان ساف بکەین ئینشاء الله خوای تەعالا ئێمەی لەبیر ناچی و دڵنیا بە دڵی دەوڵەمەندان و دڵی خەڵکی تریشمان بۆ نەرمەکە پێویستە کە خۆمان زەلیل بکەین ومن يستعفف يعفه الله هەر کەسێ خۆی پاراست لە سوال و لە ئەوانە خوای تەعالا ئیپارێزی ئینشاء الله تعالی و کۆتاییش ومن يستغني يغنه الله هەر کەسێ داوای دەوڵەمەندی لە خوا بکە خوا خۆی دەوڵەمەندیەکە یەکەم دەوڵەمەندی دڵ و دەروون دوای ئەوەش دەوڵەمەندی تریش یعنی دەوڵەمەندی خۆ مەرج نییە تۆ ببیتە خاوەن چی و چی من خەڵکە ناسم تەنها پاسکیلێکەیە پاشا خۆیەتی احتیاجەکان ئینسان خوا ئەوەنەی باتێەوە پێی احتیاجەکانی و پێی احتیاجەکانی من ئەگەر ئیشم تەنها ماڵ و مزگەوت بێ و خوای تەعالا ڕزقێکی داوێ پێم خۆم ماڵ و مناڵەکەمی ستر کرده بێ سیارەشم بۆ چییە پاسکیلم بۆ چییە هەروە پا دێم و ئەڕۆم مەسە ئەگەر خوا ئەوەی پێم دابێ یعنی ئەو نیعمەتەی پێم دا ئاخر ئەویش نیعمەتە نیعمەتێکی زۆر گەورەیە تۆ مزگەوتەکە نزیکی ماڵت بێ کوڕ و کچ و ئەمانەی پێداوی خوای تەعالا بازاڕ و مسواگت بۆ ئەکەن و توی احتیاجیت نییە ماڵ و مزگەوت تەواو ئەسڵەن سیارە بەنزین سەرفەکە سیارە ڕۆنی گەرەکە تایی گەرەکە عەزیەتی گەرەکە مەسروفی گەرەکە فیتەری گەرەکە ناڕەحەتیە سیارە خۆش نییە ئەوانەی وا سیارەیان هەیە ئەزانن سیارە خۆش نییە بەس ئەوانەی نییانەوە ئەزان سیارە فرشتی عەجایبە سیارە ئەرکە و احتیمالات چیە لە هەر دەقەیەکە تووشی موسیبەتێک بێ داد لە یەکێ کوشتت داد ینی مەسائیبی زۆرە بۆیە داوا بکەن لە خوای تەعالا خوا بە قەدەری احتیاجەکانتان دەوڵەمەندتان بکە هەر ئەوەنە بڵێ خوایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایمەن ئەم دوعایە کرد داوایە کرد ئەیوت خوایە ڕزقی کیفافم پێ بدە ڕزقی کیفاف ڕزقی کیفاف ئەوەیە ڕزقێک بێ بەشم بکە زیاد نەبێ چونکە زیاد بەطرانیە ئەوانەی زیادیانەیە زۆر جار سبحان الله ڕزق زەکاتی لێ نادەن خێری لێ ناکەن بۆیە بێتە قوڕ بەسەریانەوە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين